سڵاو بە ڕێزان خۆشحاڵم ئەم ئێوارەژاتمەوە لاتان بۆ بەرنامەیەکی تری خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. خوانیم ئێوارەیەشمان پێک هاتووە لە شێخ مەحشی لەگەڵ برنجە بە بەرهەمەکانی سەعید. ئەو پێویستیانەی کە بۆ شێخ مەحشی بەکارهێنین قیمە، باینجان، بیبەر، کولەکە و پیاز، هەر شتێکی تر خۆت حەزت لێ بێ ئەتوانی. دواتر دۆشا و ئاوی کوڵاو ئەگرینەوانێ و دارچینی تێکین لەگەڵ بەهاراتە تایبەت بە شێخ مەحشی و ئەیخەینە سەر ئاگر لەگەڵمان بن. باینجان و کولەکە و بیبەرەکەمان هەڵکۆڵی بوو سوورمان کردەوە، تۆزێک خوێمان پێوە کرد لەگەڵ پیازەکانە، بەڵام تەماتەکە پێویست بە سوورکردنەوە ناکە، چکە تەماتە ناسکترە، خۆی زوو لەناو شلەکەیە ئەکوڵێ. قیمەکەشمان ئامادەیە بە بەهاراتەکانی دانیا، قیمەکەشمان سوور کردوتەوە. ئێستا دەزەکەین بە ئامادەکردنی شێخ مەحشیەکەمان. وەک ئەبینن کەرەستەکانمان سوور کردوتەوە، قیمەکەشمان سوور کردوتەوە. ئێستا چاوەکە کەمێک ڕۆنی تێیەکەین، دەزەکەین بە پێچانەوەی شێخ مەحشیەکەمان. کەرەستەکانمان سوور کردوتەوە بۆیە کوڵاننی کەمتر ئەوێ. سا دوو کەوچکی گەورە دۆشاومان کردوتە ناو ئەم قاپەوە، تۆ کەمێک خاوێکینەوە. بەهاراتەکانمان زیرە لەگەڵ بیبەری تون و بەهاراتی مەحشی کە تایبەتە بە بەهاراتەکانی دانیا، لەگەڵ کەمێک دارچینەکەی نابێ زۆر بێت، چکە بۆنەکەی زۆرە بێ دوایی. بەرداخێک ئاوی گەرم، هەتا زیاتر خاوی دیتەوە باشترە. ئەکەین بەسەر کەرەستەکانمانە. دواتر کەمێک کەرەوزمان ماوە، ئەکەین بەسەر خوانەکەیە. دیارە ئاوەکەمان کەمە، کەمێک ئاوی تێکین. ئێستا ئامادەیە بۆ سەر ئاگر. ئێستاش دەزەکەین بە ئامادەکردنی برنجەکەمان بە ڕۆنی بەرهەمەکانی سەعید. برنجەکەمان ئامادە ئەکەین.
کەمان ئامادەیە برنجی بەرهەمەکانی سەعید، برنجێکی دەنک درێژ و جوان. بۆ ڕازاندنەوەی برنجەکەمان تۆزێک قیمە خەینە سەری. هیوادارم ئێوەش دووبارەی کەنەوە بەدڵی هەموو لایەک بێ. شێخ مەحشیەکەشمان ئامادەیە، زۆر جوان دەرچووە. هیوادارم ئێوەش دووبارەی کەنەوە. خواردنێکی یەکجار خۆش. شلەکەی بەخواستی خۆتە، هەیە حەز ئەکا زیاتر بێ، هەیە حەز ئەکا کەم بێ. ئێمە بەم شێوەیە ئامادەمان کرد. وەک ئەبینن خوانی ئەم ئێوارەشمان ئامادە کرد بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید کە پێک هاتبوو لە شلەی شێخ مەحشی و برنج. پێکهاتەکانی کولەکە و بیبەر و تەماتە و پیازمان بەکارهێنا. ئێوە توانن هەر شتێک کەش خۆتان هەستان لێ بێ بەکاری بێنن، لەگەڵ دارچین و بەهاراتی ناو شێخ مەحشی و دۆشاویشمان بۆ گرتەوە بە ئاوی گەرم. کاتی ئەوە نەنەویست چونکە ئاوی گەرم بوو، کەرەسەکانیش سوور کرابەوە بە هیوای ئەوەی بەدڵی هەموو لایەک بێ. تا ئەڵقەی داهاتوو بەخواتان نەسپێرم، ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبوڵ بێ. خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی ئەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە.